خۆپیشاندانێک لەلایەن کەسوکاری ئەو ئەفسەرانەی کەوا بوونەتە قوربانی وەلایەن دانیشتوانی ناحیەی سیدەکان و دەڤەری برادۆست خۆپیشاندانێک دژی ئەو لەشکر کێشەی تورکیا ئەنجام بدرێتەوە بەردەوام لە دەڤەری برادۆست ئەنجامی ئەداتن. دیارە دەڤەری برادۆست بەهۆی بەردەوامی بردومان و تۆپبارانی وڵاتی تورکیا و هەروەها وڵاتی ئێران بەردەوام ژیانی هاوڵاتیانی ئەو ناوچەیە لە مەترسیدایە و لە ناڕەحەتیدایە و هاوڵاتیانی ئەم ناوچەیە بەردەوام دەبنە قوربانیک لە ئێستادا کەوا کوێستانەکانی ئەم ناوچەیە ڕەوەندی لێن و هەروەها ئەو هاوڵاتیانی کەوا کشتتوکاڵیان هەیە ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر هاوڵاتیان کەمترە توان کرد کشتتوکاڵ لەم ناوچەیە بکەن و هەروەها ئەو ڕەوەندانەی لەو ناوچەیانەشدانە ژیانیان لە مەترسیدایەوە چەندین شوان لە ماوەی ڕابردوودا بەهۆی بردومان و تۆپباران و بەهۆی ئەو شەڕێکەوە لە ناوچەکەدایە بوونەتە قوربانی. دیارە وڵاتی تورکیا 30 کیلۆمەتر لە دەڤەری برادۆست پێشڕەوی کردووە و هاتوۆتە ناوخاچی هەرێمی کوردستان و بەردەوام لەم ناوچانە بڵێ سالاچی ئەنجام دەدا و تۆپبارانی بەردەوامە ڕۆژانە تۆپباران لە دەڤەری برادۆست بەردەوامە بەهۆی ئەو تۆپباران و بردومانانە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 17 هاوڵاتی شەهید و بریندار بوونەوە لە ماوەی 8 مانگی ڕابردووشدا 5 هاوڵاتی شەهید بوون و 4 هاوڵاتی تر بڵێ بریندار بوونە. و هەروەها سەبارەت بە سووتانی پوش و پاوانی ناوچەی برادۆست ئەم ساڵ 1809 تەنها لە ڕەز و باغی هاوڵاتیان سوتاون و زەرەر و زیانیان بەرکەوتووە. ئەمە سەرڕای ئەوەی کەوا پوش و پاوانێکی زۆر لە دەڤەری برادۆست کەوا بە وێنەیە لە سووتان کەوا دار و بارێکی زۆر لەم ناوچەیە داری بەتەمەن سوتاون کەوا چەندین ساڵی ویستوە تاوەکو گەورە بن. بەگشتی لە دەڤەری برادۆست زیانێکی زۆر بەر هاوڵاتیانی ناوچەکە کەوتووە. هاوڵاتیان ژیانێکی ناڕحەتە گوزەرێنن لەم دەڤەرە. داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ڕێگەچارە بگرێتە بەر لەگەڵ وڵاتی تورکیا هەروەها لەگەڵ گەریلاکانی پەکەکەوە لەم ناوچەیە شەڕ و ئاڵۆزی نەمێنێت و شەڕ و ئاڵۆزی کەم ببێتەوە. بەهۆی ئەو گرژیانەی کەوا لە ماوەی ڕابردووش لە چەند ڕۆژی ڕابردووش لە دەڤەری برادۆست هاتوونەتە پێش لە ئێستادا هێزی پاسەوانی سنوور لەم ناوچانە بڵین هێزیان هەرماوە و هەروەها هێزێکی زۆری پێشمەرگەش براوەتە ئەم ناوچانە. تاوەکو ئێستا بەپێ زانیاریانەی ئێمە هەمانە هیچ ڕێکەوتنێک لەگەڵ پەکەکەش نەکراوە کەوا لە ڕۆژانی ڕابردووە بڕیار بوو هێزی پاسەوانی سنوور ببرێتە پێش، بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێکی نوێ نەهاتۆتە پێش. ئەمەوێ جگە لە دەڤەری برادۆست ئاماژە بۆش بدەم دیارە لە قەزای سۆران ڕێژەی توشبانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا گەیشتۆتە 723 هاوڵاتی لە سەنتەری قەزای سۆران کەوا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە. هەروەها ژمارەی ئەو هاوڵاتیانەی کەوا بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە ژمارەیان گەیشتۆتە 10 کەس. ئەمە زانیاریەکانی قەزای سۆران بوون. دەوترێت ئەو گوندانەی ئەو ناوچانەی کە هاوڵاتیان لێ کە بردومان دەکرێت چۆڵیان کردومە تا چەند ڕاستە گەزدانیاریت هەبێت لەو بارەیەوە؟ ئەگەر پرسیارەکەم بۆ دووبارە بکەیتەوە لە پرسیارەکەت حاڵی دەبووم. دەوترێت ئەو گوندانەی یاخود ئەو هەوانشینانەی کە لە ناوچەکانی برادۆست و ناوچەکانی دەوروبەری سۆراندان چۆڵیان کردو بۆی بردومانەکانە گەزدانیاری دەبێت دەمە تا چەند ڕاستە واتە ئەو ناوچانە ئەو گوندانیان چۆڵ کردووە؟ بەڵێ سەبارەت بە چۆڵکردنی گوندەکانی دەڤەری برادۆست دیارە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەهۆی بەردەوامی ئەو تۆپبارانی لە ناوچەکەدا هەبووە 118 گوندی دەڤەری برادۆست تاوەکو ئێستا ئاوەدان نەکراونەتەوە و ئەم گوندانە بڵێ بە تەواوی چۆڵ کراون. دانیشتوانی ناتوانن بە هیچ شێوەیەک بچنەوە سەر ئەو گوندانە بەهۆی ئەوەی لەشکرچێشی تورکیای لێەوە بەردەوام تۆپباران و بردومانی لێیە. سەبارەت بە ئەم ساڵیش دیارێکێک لە گوندەکانی تر لە ماوەی ڕابردوودا گوندی بێرکەمەکەوە بە تەواوی ئەویش ئەم ساڵ چۆڵ کراوە و هەروەها 20 گوندی تری دەڤەری برادۆست بەهۆی ئەوەی کەوا شەڕ و ئاڵۆزیەکان وە بە بردومان و تۆپبارانەکان بەردەوام لەم گوندانە نزیکن مەترسی چۆڵبوونیان لێ دەکرێتن و ڕەنگە ئەگەر بردومان وە تۆپباران بەردەوام بێتن ئەم 20 گوندەی تری دەڤەری برادۆستیش بە تەواوی چۆڵ بکرێن هاوشێوەی ئەو گوندانەی ڕابردوو. زۆر باشە، سپاس بۆ پەیامنێرمان ئازاد مەراوەی کە لە سۆرانەوە لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای